چەند هۆکارێک هەیە بۆ بەردەوام بوون و بۆ دووبارەبوونەوەی خۆڵبارین لە عێراق و لە هەموو ناوچەکەیە هەڵبەتە تەنها عێراق ناگرێتەوە. هۆکارێکی ئەوەیە جیهان نییە کە بەتایبەتی سەرچاوەکانی خۆڵبارین لە ڕۆژاوای ئەفریقیا و هەروها لە بیابانەکانی میسرەوە، چونکە ئەمڕۆ خۆڵبارین وەکو تەوژمێکی سەرما وایە، وەک تەوژمێکی باران وایە، بە ئاسانی ئەگوازرێتەوە لە شوێنێکەوە لە هەرێمێکەوە بۆ هەرێمێکی تر. هەڵبەتە هۆکارێکی تر هەیە، ئەوش هۆکارەکەی لۆکاڵیە تایبەتە بە عێراقەوە، چونکە لە عێراقا ئەمڕۆ لە ساسی زیاتری خاکی عێراق توێژەڵی زەوی لە عێراقا فشەڵ بووەتەوە. ئەوش بەهۆی کەمی دابارینەوە واروها بەهۆی کەمی ڕوبەری سەوزاییەوە لە ساسی زیاتری خاکی عێراق بووە بە بیابان و ترسیش هەیە لە ساڵانی داهاتووە ئەم ڕێژەیە زیاد بگاتە لە سا 50. ئەمە بووە هۆی ئەوەی هەر هەوایەکی تەنانەت بەهێزیش نەبێت ڕێژەیەکی زۆری خۆڵ بکەوێتە کەشەوە. هەڵبەتە هۆکارێکی تریش هەیە، ئەوش ئەوەیە هەندێک شوێن هەیە، هەندێک دەریاچەی هەیە لە عێراق، ئەم دەریاچانە سەدان ساڵە ئەتوانم بڵێم هەندێکیان هەیە هەزاران ساڵە داپۆشراون، بە ئاو داپۆشراون. ئێستا ئەم داپۆشینە بەهۆی کەمی بارانەوە، بەهۆی نەبوونی ڕوبەری سەوزاییەوە ئەم وشک بوونە. بۆ نمونە دەریاچەی ساوە لە نزیک شاری سەماوە و هەروەها ئێستا دەریاچەی بەحرینیش بەرە و وشک بوونەڕوە. ئەم دەریاچانە کە وشکە بن، ئەو هەموو لم و خوێ و خاک و خۆڵی کە لە ژێر ئاوەکەیا بوونە چەندان ساڵە، ئێستا ئەبنە خاک و خۆڵە ئەچنە کەشەوە، کەوابێ لەگەڵ هەر هەوایەکە ئەگوێزرێنەوە و ئەبنە هۆی دووبارەبوونەوەی دیاردەی بڵێن زریانی خۆڵ یان خۆڵبارین بە کوردی پێڵێن. بەڕاستی حکوومەتی عێراقی تازە بە تازە کەوتۆتە خۆی و باسی ئەم بابەتەکە. ئەم بابەتە چەند ساڵێکە لە ساڵی 2010ەوە باس ئەکرێ، یعنی زیاتر لە یەک دەیە ئەم بابەتە باس ئەکرێ. کۆمەڵی راپۆرتی گەورەی جیهانی هەیە لە وەکالاتی گەورەی جیهانی وەک ناسا و وەک ڕێکخراوە کانی تریان وەک سنتەرەکانی تری لای تایبەت بە ژینگە. ئەوەی کە باس ئەکرێ ئێستا باسی پشتێنەیەکی سەوزایی ئەکرێ. ئەم پشتێنە سەوزایە بڵێن بەش ناکات، ئەبێ باس لە پرۆژەیەکی گەورەتر بکرێ، ئەوش بە شێوەیەکی بڵێن دوورمەودا بەکارهێنانی سەرچاوە سروشتیەکان دەرامەتە سروشتیەکان بە شێوەیەکی دوورمەودا و هەروەها دووبارە سەوزکردنەوەی ئەو ناوچانەی کەوا ڕوبەڕووی وشبوونەوە بوونە، ڕوبەڕووی بە بیابابوون بوونە. ئەمە هۆکارێکە. هۆکارێکی تر هەیە، تەنها ئەم میکانیزمانە بەس نین بۆ ئەوەی ئەم دیاردەیە کۆتایی پێبێ. عێراق وڵاتێکە ساڵی 1 ملیۆن مرۆڤ زیاد دەکات. ئەم زیاد بوونە لەسەر حسابی سروشتە. هەموو ئەم خەڵکەی کەوا زیادە بن لە ساڵی 1950 تەنها 7 ملیۆن کەس لە عێراقا هەبووە. لە ساڵی 2022 ئێستا نزیکەی 40 ملیۆن کەس هەیە و هەروەها پێشبینیە کرێت لە ساڵی 2050 80 ملیۆن کەس هەبێ لە عێراقا. ئەمە لەسەر حسابی سروشت دەکرێت، کەوابێ ئەبێ بیر لە پرۆژەی تری یعنی بڵێن مستەدام یان با بڵێن دوورمەودا بکرێتەوە. ئەوش بۆ نمونە دیاریکردنی مەسلەی دانیشتوان، دیاریکردنی مەسلەی لەدایک بوون. ئەمانە هەموو سەرچاون، چونکە سەرچاوەکار چارەسەرەکە هەر ئەوە نییە ئێمە داربچێنین، باشە داربچێنین، بەڵام لەکوێ داربچێنین، چونکە خاک بەش ناکات. و هەروەها حاڵبەتە داواکاری لەسەر وزە، داواکاری لەسەر خۆراک، داواکاری لەسەر پەیوەندیەکانی ئامرازەکانی هاتوچۆ، هەموو ئەمانە کە پێداویستی ڕۆژانەی هاوڵاتیانن، کەواتە ئەبێ بیرکردنەوەیکی زۆر استراتیژی بێ بۆ ئەوەی بتوانرێ عێراق بمێنێتەوە. ئەبێ بیر لە میکانیزمی جیاجیا بکرێتەوە بۆ ڕوبەڕبوونەوەی نەک تەنها خۆڵبارین بەڵکو بە بیابان بوون و هەروەها نەمانی سەرچاوی ئاو، نەمانی سەرچاوی خۆراک. وەک ئاماژەم پێکرد بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەمە تەنها ئەوە بەس نییە پشتێنەیەکی سەوز بکرێت، بەڵکو پێویستە هەموو ئەو ناوچانەی کەوا ڕووتەڵ بوونەتەوە بەهۆی کەمی دابارین و بەهۆی بەرزبوونەوەی پلەی گەرمە، ئەبێ هەمووی سەوز بکرێنەوە. ئەمە لەلایەکەوە. لەلایەکی ترەوە ئەبێ ئەمڕۆ ئەبێ بیر لەوە بکرێتەوە مەسلەی دابینکردنی وزە، دەستبردن بۆ وزەی نوێ بۆوە، وازهێنان لە سیاسەتی نەوت، چونکە نەوت لە
ئەگەر لە ناوڕاستی ئەم سەدەشان نەبێ لە کۆتایی سەدەشتا کۆتایی پێدێ کەواتە ئێمە هیچ شتێکمان لەبەرداسانیە لەسەر لە دەرامەتە سروشتەکان زیاتر لەسەر چاوە سروشتەکان زیاتر بۆیە هەروەها وەک ئاماژەشم پێدا مەسلەی دانیشتوان ئەبێ ئەمانە هەموو چارەسەر بکرێن ئەگەر چارەسەر نەکرێن ئەوە عێراق بەرە و ناتوانم بڵێم کارەسات بەڵام بەرە و ڕوبەڕووی قەیرانێکی ژینگەی زۆر قوڵ ئەبێتەوە کە ڕوبەڕووبوونەوەی لەو کاتەیە زەحمەت ئەبێ ئەگەر ئێستا دەست پێ نەکەن ئەو مەساحەیە ئێمە ناتوانین مەساحە دیاری بکەین ئەو ڕوبەرە بۆ نمونە ئێستا لە ساسی و حوتی ڕوبەری عێراق بە بیابان بووە کەواتە هەر هیچ نەبێت لە ساسی و حوت نا بەڵام لە سا بیستی ئەم ڕوبەرش بگەڕێرێتەوە سەوز بکرێتەوە ئاماژەم پێکرد تەنها پشتێنەیەکی سەوز بەس نییە بەڵکو ئەبێ ئەو ڕوبەرێکەوە بە بیابان بووە هەر هیچ نەبێت نیوەی ئەو ڕوبەرە یان لە نیوە زیاتری ئەو ڕوبەرە سەوز بکرێتەوە ئەوش بەدەستبردن بۆ کۆمەڵێ بۆ جۆرێک لە ڕووەک کە بتوانرێ بەرگەی گەرما بگرێت کە بتوانێت بەرگەی بیابان بگرێت چونکە سەرچاوەکانی ئەو ڕۆژ لە دوا ڕۆژ کەمە بنەوە بۆیە ئەبێ بیرکردنەوەیکی دوورمەودا هەبێت لە بەدەستهێنانەوەی ئەو شوێنانەی کەوا ڕوبەری سەوزاییان لەدەستداوە و هەروەها پڕکردنەوەی ئەو شوێنانەی کەوا سەرچاوە ئاویەکان بە هەر شێوەیەک بێت ئەگەر دابارەی نیشکەم بێت بۆ نمونە عێراق ڕێژەیەکی زۆری ئاو لەدەست دەدات ئەوش ئاوی بەکار هاتووە نزیکەی 40 ملیۆن مرۆڤ لە عێراقا ئاو بەکارهێنێ کەواتە ئاو بەکار هاتووە ئەبێ دووبارە بەکار بێنێتەوە ئەبێ ڕیسایکلینگ بکرێت بۆچی بۆ پڕکردنەوەی ئەو دەریاچانەی کەوا وشک بوونە بۆ ئەوەی ئەو خۆڵەی کەوا لە بنی دەریاچەکانەوە نەبێتە سەرچاوی خۆڵبارین ئەرکی ڕێخ دوو جۆر لە ڕێکخراوی ژینگەی هەیە ڕێکخراوی چالاکی ژینگەی هەیە و هەروەها فکری دوورمەودای ژینگەی هەیە لە ئاستیەکەمە ئەبێ هاوڵاتیان هۆشیار بکرێنەوە ئەبێ هاوڵاتیان بزانن چی ڕۆیە ئەگەر هاوڵاتی نەزانێت چی ڕۆیە ئەو کاتە نازانێت چۆن ڕوبەڕووی ڕووداوەکان بێتەوە بەڵام ئەگەر هاوڵاتی بزانێت چی ڕۆیە ئەو کاتە هاوڵاتیان خۆیان دانیشتوان خۆیان ئەبنە بەشێک لە چارەسەر چونکە چارەسەرەکە تەنها بڕیارێکی حکومی نییە چارەسەرەکە چۆنێتی میکانیزمی جێبەجێکردنی بڕیارەکانە جێبەجێکردنی پرۆژەکانە بۆیە هەبووشارکردنەوەی هاوڵاتیان لەم بارەیەوە کارێکی زۆر گرنگەوە کارێکی لە پێشینەیە ئەمڕۆ لە ئاستی جیهانیە باس لەوە کرێ کە چۆن هاوڵاتیان ببن بە بەشێک لە بڕیاردان ئەوەی کە هەیە تا ئێستا ئەوەیە خۆپاراستن لەوەیە کە دەرنەچوونە هەڵبەتە ئەمە کارێکی زەحمەتە چونکە خۆڵبارین ئەگەر بەو شێوە دووبارە بێتەوە جوڵەی ئابووری تێک ئەوەستێنێ جوڵەی کشت و کاڵ ئەوەستێنێ جوڵەی هاوڵاتیان ڕۆژانە ئەوەستێنێ بەڵام لە هەموو کاتێکە خۆپاراستن ئەوەیە دەرنەچوونە و مانەوەیە لە ماڵەوە بۆ چونکە خۆڵبارین ڕێژەیەکی زۆر لە بەکتریا و لە میکرۆب لە شوێنەکانی ترەوە ئەگوازێتەوە بۆ شوێنێکی تر بۆ نمونە ئیکۆسیستەمی کوردستان جیاوازە لە ئیکۆسیستەمی باشووری عێراق جیاوازە لە ئیکۆسیستەمی بۆ نمونە بیابانەکانی سینا لە مەسر و هەروەها بیابانەکانی ڕۆژاوای ئەفریقیا بەڵام ئەم خۆڵبارینە ئەم جۆرە زریانە ئەبێتە هۆی گواستنەوەی ڕێژەیەکی زۆری بەکتریا و میکرۆبی ئەو ناوچانە بۆ ناوچە شاخاوەکانیش کەواتە لێرە ئەبێ زیاتر خۆمان پارێزین بۆ چونکە ئەو جۆرە بەکتریا و میکرۆبانە نامۆن بە ژینگەکەی ئێمە لەوانەیە ژمارەیەکی زۆر هاوڵاتیان تووشی نەخۆشی هەناسەدان و جۆرەکانی تری نەخۆشیش بکەن نەک تەنها هاوڵاتیان بەڵکو ئەبنە هۆی نەخۆشی لە ناو جۆرەکانی شامە بەسم جۆرەکانی ڕۆک و گیانەوەرەکانە